مخصوص تایبەت بۆ کاکە سوورەی خۆشەویستان پێشکەشەمە خۆشەویستەکانی کاکە سوورە کاکە دەریا و کاکە دەریا بۆ کاکە کەریم گەردی خۆشەویست ئاغای زلارێ یادی ئاغای مامەندی آی آی ناموی 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 لو ژیانەی ببێ تۆ مردن گەلێ چاترا دەبرم سەردەن نێمەوە تاوێژێم لێ ڕاگرا بڕوا پێ بکە چاو کەژاڵ عیشقت وەکو ئاگرم عیشقت وەکو ئاگرم آی آی بپیمان 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 بۆچی وات کرد بۆچی بۆ تاکە یاری درۆ درۆ ئەوەندەی لەبەر ماڵتان جوانی کردمات و چۆ بوومە خاک و خۆڵەمێش ئەی بۆ وەفات نەبوو بۆ سوودی نییە پاشی تۆ شین و گریان و ڕۆڕۆ یاخۆ ماڵت وێرامێ بۆ زێدێشتم بەبێهۆ بۆ زێدێشتم بەبێهۆ آی آی بۆات کردێ بۆات کردێ بۆات کردێ بۆات کردێ بۆچی وات کرد ڕەش بۆش بم بۆ دووریت بە پەرۆش بم بگریم و بناڵێنم بە شەو ڕۆژ سەرخۆش بم دانیشم مات و غەمبار بێزۆش و بێخرۆش بم هەر لە یادی تۆ دابم وەک مەستی مەی بێوەش بم نەکەی و عبیرکەیتەوە ڕۆژێک لە تۆ خۆش بم نەکەی و عبیرکەیتەوە ڕۆژێک لە تۆ خۆش بم آی آی دروغزنی دروغزنی بێوەفا دروغزنی یاخوا بێزار بینەژین بدبینم مات و غەمژین بدبینم چاو بەگەریان لە زیاد خەندە و پێکەنین خۆشی لە خۆت نەبینی تا بژی لەسەر زەمین بۆچی وات بەسەرهێنا بێوەفای زاڵمی بێعدین وەک من خۆشیم لێت نەدید بێزگەر لە گەریان و شین خۆ من خۆشیم لێت نەدید بێزگەر لە گەریان و شین آی آی دلدارم دلدارم
ضل عريم ضل عريم دانش تماني الشكل ضل برازان وخفت لريش ضل ناري ضل انبوها عبد ولد بصر مني بينوا اوان تذكر منت رويشتو بزد هشتم معلم كتير هنزت نظان ملاهيم خوشين عبيني قد نظان ملاهيم خوشين عبيني قوات قد المخالص سوري خوشين